کتیب آلن زیرا زیرا ئاوەی لا بەختاوریە بێتیب ئاڵن زیرا زیرا ئاوەی بە قسەی دادا بێ کتیب ئاڵن زیرا زیرا ئاوەی بیت و کورت و گۆڵ بێ ئاوەی زوو بنوێز و هەفتێ ئاوەی خاوێنی ڕابگرێ ژیرە ژیرە زیرا زیرا ئاوەی بیت و کورت و گۆڵ بێ ئاوەی زوو بنوێز و هەفتێ ئاوەی خاوێنی ڕابگرێ ژیرە ژیرە زیرا زیرا ئاوەی لا بەختاوریە بێتیب ئاڵن ژیرە ژیرە ئاوەی بە قسەی دادا بێ کتیب ئاڵن ژیرە 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 ئاوەی ڕەگ بێ و درۆنە کتیب ئاڵن زیرا زیرا ئاوەی بە قسەی دایە بێ کتیب ئاڵن زیرا زیرا ئاوەی هەوڕێی خۆی خۆش بوێتیب ئاڵن زیرا زیرا ئاوەی یاریاکان نەشکێنێ تیب ئاڵن زیرا زیرا ئاوەی شیرینی زۆر نەخوا ئاوەی کانستانی بشوا ژیرە ژیرە زیرا زیرا ئاوەی زیت و کورت و گۆڵ بێ ئاوەی زوو بنوێز و هەفتێ ئاوەی خاوێنی ڕابگرێ ژیرە ژیرە زیرا زیرا ئاوەی لا بەختاوریە بێتیب ئاڵن ژیرە ژیرە ئاوەی بە قسەی دادا بێ کتیب ئاڵن ژیرە 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 ئاوەی ڕەگ بێ و درۆنە کتیب ئاڵن زیرا زیرا ئاوەی بە قسەی دایە بێ کتیب